عزیزم بۆچی تۆراوی یەکێک لەو گۆرانیانەی کە چەندینەوە یادگاریان لەگەڵی هەیە و بەدەنگی بەشێکی زۆر لە هونەرمەندە دیارەکان گوێمان لەم گۆرانیە بووە. خات و ڤالا سەردار یەکێک لە خانمە گۆرانی بێژە دەنگخۆشەکانە خاوەنی چەند بەرهەمێکی تایبەتە و لە ئێستاە ئەم بەرهەمەی بەدەنگی خۆی چڕیوە. بەڕێزیان لاڕێی ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن باس لە ئەزمموی ئەوان و هەروەها بە تایبەتیش وتنەوەی ئەم گۆرانیە تایبەتاکن. خات و ڤالاگیان سڵاوت لێبێ، ئێوارەت باش بێ، گوێبیستی منی. سڵاو لە تۆش بێ خات و دەروونجیان، زۆر سپاس بۆتە، زۆر خۆشحاڵین لەگەڵمانیم ئێوارەیە. زۆر سپاس دەکەم، زۆر سپاسی کەناڵی کورسات دەکەم، زۆر خۆشحاڵم کە لە کەناڵێکی ئەوها جوان و کەناڵێکی خێزانی بێگومان هەمومان یادگاریمان لەگەڵ کەناڵە جوانە هەیە. زۆر سپاسیان دەکەم کە لە بۆ ڕەخساندنی و دەرفەتەی کە بێم باسی کار و بەرهەم و پرۆژەکانی داهاتوم بکەم. زۆر مەمنون، زۆر سپاس. بێگومان کورسات ماڵی هەمووانە، ئەنجامەیە بێمانێ و پرسیارەکانمەوە بزانم. گۆرانی عزیزم بۆچی تۆراوی یەکێک لەو گۆرانیانەی کە نەوەیەکی زۆر یادگاریان لەگەڵی هەیە و بەدەنگی بەشێک لە کەڵە هونەرمەندان وتراوەتەوە. چۆن بۆ ئێستا بڕیارەدا و گۆرانیە جارێکی تر بڵێیتەوە؟ وەڵاهی لەبەر زۆری خۆشەویستیم و زائیدەن تأثیراتی هەردوو خاتوونی گەورە مەرزیە فەریقی و لەیلای فەریقی کە هەردوو چانە گۆرانیان گوتووەتەوە، لەبەر زۆری خۆشەویستیم لە بۆ وان حەزم کرە و گۆرانیە بڵێمەوە بەو هیوایی کە بەدڵی هەموو لایە چێبی. زۆر باشە. اینجا تەنها خۆشەویستی بە گۆرانیەکە واکات کە گۆرانی بێژێکی بە بڵێم لاو گەنج کە گۆرانی بەشێک لە کەڵە هونەرمەندان ئەڵێتەوە یاخود هەندێک جار هەیە گۆرانیەکە تایبەتە یاخود کەسەکە ئەو گۆرانیە با بڵێم یادگارێکی لەگەڵی هەیە، چیرۆکێکی لەگەڵی هەیە، هیچ هەبوو لە پشتوتنەوەی ئەم گۆرانیە؟ واللهی خات و دەروون وەکو پێم گوتی زیاتر بەهۆی خۆشەویستیم و معجیبم لە بۆ هەردوو هونەرمەند لەیلە فەریقی و مەرزەی فەریقی و زائیدەن ئەمن حەزم لێیە کە مەسەلەن هەندێک کار و پرۆژە هەبوون لە یعنی کە لە ڕابردوو گۆتراینەوە حەزم لێیە بە شێوە زۆر باشە بەڵێ خات و ڤالا زۆر باشە. سەرکەوتوو بینجامێ پشما سەر گروپی RDR کە یەکێک لەو گروپانەی تۆ بە بەردەوامی بە بڵێم کاریان لەسەرەکەیت و ئەمە سێم کاری تۆیە لەگەڵیانە. ئایا کارکردن لەگەڵ گروپە هونەریەکانە و بەتایبەتیشە و گروپانەی کە ساڵانێکی زۆرە خزمەت ئەکەن و ستایلێکی تایبەت بە خۆیان هەیە یاخود با لە دەستپێکەوە بڵێم کە چی وای کرد لەگەڵم گروپەیە کار بکەیت و دواتر چۆن ستایلی خۆت دۆزیەوە لەگەڵیان؟ ڕاستە ئەمن مدەی 2 ساڵ دەبی لەگەڵ گروپی RDR ئیش دەکەم. گروپەکی هونەری زۆر جوانە، زۆر ئەکادیمینە، زۆر باشن. بەرهەممان ڕێکۆرد کردیە بەڵام وەکو بڵاوکراوە 3 بەرهەممان بڵاو کردیتەوە. بەرهەمی یەکەمم هونەرمەندی گەورە فەیروزە بە زمانی عەرەبیە، بەرهەمی دووەمیشم هەر بە زمانی عەرەبیە و بەرهەمی سێمیشم عەزیزم بۆچی تۆراوی خات و مەرزیە و خات و لەیلا کە هەردووچیان گۆتیانەوە. پێم خۆش بوو کە هەندێک ڕوونکردنەوە لەسەر ئەو بەرهەمانە بدەم کە لەگەڵ گروپی RDR کردیتم. هەر سێ گروپ عفوان هەر سێ بەرهەمم لە ستۆدیۆی خاڵە حەمرین تۆمار کردیە و هەردوو کاری یەکەمم سیسی پرۆدەکشن کاری بەرهەمهێنانی لە بۆ کردیە و کاری سێمیشم لەلایەن سات گروپۆ کاری بەرهەمهێنانی لە بۆ کرایە. زۆر باشە کە بە دڵی هەمولایەتی و زائیدەن ئەوەشم لە بیر نەچی ئەزیزم بۆچی تۆراوی موزیکەکەی لەلایەن مامۆستا دیەم جەلالەوە ئەڕەنجی موزیکەکەی لە بۆ کرایە. باشە سپاسی دەکەم لێرەوە. سەرکەوتوو بی خات و ڤالا ئاماژەت بە وتنەوەی گۆرانی عەرەبی کرد بە تایبەت گۆرانیەکانی هونەرمەندی گەورەی عەرەب و با بڵێم جیهانیش فەیروز. عەرەبیەکە چۆنە باشە؟ یان هەر تەنها گۆرانیەکە و تێکستەکە لە بەرەکەی؟ نەوەڵڵا عەرەبیەکەشم باشە و زۆر باشە تێکستەکانیش لەبەر دەکەم. بەڵێ باشە. چی واکات هونەرمەندێکی لاو گۆرانی عەرەبی بڵێتەوە؟ وەڵڵاهی خات و دەروون ئەم لە منداڵیەوە خۆم لە یەک ستایل نەبەستایتەوە، یعنی دایمە حەولم دایە بە هەموو زمانەکان گۆرانی بڵێم.
زۆر باش. خاصن عربی زۆر محەز لێیە هەم عربی ئینگلیزی و فرانسیش دەتوانم گۆرانی پێ بڵێم باشەوە یعنی دایما حەزم کردیا ڕەنگاوڕەنگ بی ئەو هونەرەی کە ئەمن هەمە ڕەنگاوڕەنگ بی هەم کوردی بی عربی بی یعنی خۆم نەبەستای تۆ تەنها بە یەک ستایل. زۆر باشە کاتە لە ئایندێکی نزیکە بۆ هیوام کە گوێمان لە دەنگی تۆ بێت بۆ گۆرانی فەڕەنسی اینجا بابەتت لەگەڵ باسەکەم بەڵام ئێستا پێکەوە لەگەڵ بینەرەکانمانە زۆر باشە لەگەڵ بینەرەکانمانە بەشێک لە گۆرانی ئازیزم بۆشی تۆراوی بەدەنگی تۆ باتەنگی خات و ڤالا بە ڤیدیۆ کلیپەکە ببینین و دواتر ئەگەڕێنەوە باش نییە؟ باشە فەرموو. خات و ڤالا ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم بزانم کە کارکردن لەگەڵ گروپی ئاردیارە چه کارێکی بۆ تۆ ئاسان کردیا خۆت چه بابەتێک بۆ تۆ ئاسان بوو هەم لە تۆمارکردن لە وێنەگرتن لە زۆر بابەتی تر؟ دەروون خان ئەمن ئەکادمی موزیکم نەخوندیا لێە لە گروپی ئاردیار چەند کەسانێکی زۆر ئەکادمی و زیرەکی لەیە کە زۆر ئیسیفادەم لێیان کردیا کە ینی زۆر یارمەتی دەرمن کە بتوانم بە شێوەکی ئەکادمی و جوان گۆرانیەکانم ڕیکۆرد کەم لەلایەن. باشە لەگەڵ گروپەکەیە تۆ خۆت لە ڕۆ زۆر یارمەتی دەرم بوون. باشە خات و ڤالا من پرسیاریەوە بکەم تۆ لەگەڵ گروپەکەیە گۆرانیەکە هەڵ ئەبژێریت یاخود ئەوان خۆیان گۆرانیەکە لەسەر دەنگی تۆ هەڵ ئەبژێرن و دواترەمە کار ئاسانیەکی ترە و تا چەند گفتوگۆ بیر و ڕاگۆڕینەوەش هەیە لەلایەن خۆ واللهی هەڵبژاردننی گۆرانیەکان بە زۆری لەلایەن خۆمەوەیە و زائیدەن ئەوانیش طبعاً ینی ڕای خۆیان دەردەبڕن سەبارەت بە گۆرانیەکە ئاخۆ لە دەنجی من دێ یان ئیدی بە ڕێککەوتنی هەردوو لای گۆرانیەکە هەر دەبژێرین. زۆر باشە ئەنجا لەگەڵەوەیە با بزانم کە وتنەوەی گۆرانی کە لە هونەرمەندان و هەندێک جار هەیە با بڵێم گۆڕینی
ئاوازەکە یاخود دابشکردنەکە یاخود هەندێک وردەکاری هەیە لە گۆرانیەکەیە بۆ ئەم سەردەمەی ئێستا بۆ گوێگر با بڵم ئەچێتە نێو گوێگرانی خۆیەوە تو خۆدۆک و هونەرمەندێکی لاوکە نوێیت لە ناو بوارەکەیە چکە هەندێک جار هەیە کەسانێکن قوبوڵی ئەویان نییە کە بەشێک لەو گۆرانیە ڕەسەن و با بڵێم فۆلکلۆریانەی کە هەیە یاخود ئەو گۆرانیانەی کە لای خەڵکێکی زۆر نۆستالژیا و بیادگاری زۆریان لەگەڵ هەندێک جارێک لە کاتی تازەگەریە قوبوڵیانی هەندێکی تر بە پێچەوانەوەیە تو خۆ چۆن ئەیبینی؟ والله خاتو دەروون ئەمن دایما ئیشم لەسەرەوە کردە دایما حەزم لێ و دایما لە هەوڵدام کە ئەو ئیشانەی ئەمن دەیکەم نوێگەریبی ینی مەسەلەن کە تو گۆرانیەکی قەدیم دەینی وەکو خۆی بێڵێەوە نێڵێەوە باشترە ئەکید دەبی نوێگەریەکی هەر لە ناو ینی هەر لە ناوی بکرێت تەبان لە ئەوجا لە لایانی مۆسیقایبی ینی شێوازی گوتنەوە و ئەدایەکەی بیتن وەکو بەدەرم پێشتریش پێم گوتی کە لە زمانی ڕابردوو هەندێک گۆرانی و بەرهەمی زۆر زۆر جوانمان هەبوو کە بە جوانی نەچووە ناو خەڵکەوە پۆینتی من هەدەفی من ئەوەیە کە لە ئێستادا کە ئەو گۆرانی قەدیمانە هەر دەبژێرم و دایانرێمەوە طبعا ینی بە نوێگەریەوە کە دەیرێمەوە بستە ناو خەڵک ینی خەڵک جوانی ئەو بەرهەمە ببینیتن زۆر باشە اینجا ئێستا بۆ ئەم چاوپێکوتنە جلی کوردیت لە بەرایە بەس لە ڤیدیۆ کلیپەکە جیاواز دەرەکەوی زیاتر بە کامیانەوە دەرەکەوی خۆت؟ والله هیچ فەرق ناکە حەسەب يعني حسب شوازي گۆرانێکی جاری وا هەیە حەزم لە جلی کوردیە جاری وا هەیە مۆدە بەس بەعام بە شێوەکی گشتی زۆرم حەز لێ بە جلی کوردیەوە دەرکەوم زۆر باشە جلی ڕاستەنی کلتوری من ڕاستە اینجا خاتووارە بزانم ئەم شێوازی کارکردنا کە لەگەڵم گروپە جوانەیە بەردەوام ئەبیت واتە هەر بەم ستایلە و بەشێک لەو گۆرانیە با بڵم جوانانە ئەڵەیتەوە جارێکی تر بە نوێگەریەوە یاخود بە نیازی دیتر گۆرانی تایبەت بە خۆت واتە لە هەڵبژاردننی تێکست و میلۆدێکی جیاواز بێت ئاوازێکی جیاواز بێت و ئیتر بەرهەمی تایبەت بە خۆتت هەبێ بەڵێ بەتەکید لە ئێستادا هەروە بەردەوام لەگەڵ ئەو گروپە و چەند بەرهەمەکی دیکەشمان ڕێکۆرد کردە ئینشاءالله بە زووترین کات ئەوانیش بڵاو دەبتەوە و سەبارەت بە کار و بەرهەمی خۆم ئەکید ئەویش لە پرۆژەمدایە و ئینشاءالله بە هەموو هێزمەوە کاری لە بۆ دەکەم بەڵام ڕاستیەکەی نامەوێت پەلەی لێ بکەم چونکە زۆر حەزم لێیە مەسەلەن کە کارێک دەکەم کە ئیشەکی خۆم دەکەم کە مۆرچی خۆمە جیاوازبی حەزم لە شتی تەقلیدی و دووبارە نییە حەز دەکەم ئەسڵەن هەدەفی من ئەوەیە کە گوێی خەڵک لەو دەنگانەی ئێستا لە بازاڕەکان پاکەمەوە ئیدی هەموو هەوڵی نوێگەریە حەزم لە شتی جیاوازە پرۆژەی نوێ هەیە لە ئێستاە با بڵێن شعر بێت یاخود تێکستی گۆرانی بێخرابێتە بەردەستت ئاوازت پێشکەش کرابێت بتانی لایەندێکی نزیکە بیری لێ بکەیتەوە تۆماری بکەیت بەرێ ئەرێ وەڵا وەکو تێکست وەکو ئاواز زۆر دایتیانە من بەڵام دووبارەی دەکەمەوە نامەوێت پەلە لە هیچ کارێک بکەم چونکە بالئەخیر ئەو ئیشە هەر ئەوەندە مڵچی منە کە لەکن منە ئیدی دوای ئەوەی کە بڵاو بۆەوە دەبتەمڵچی گشتی و دەبتەمڵچی خەڵک ئیدی ئەو کاتی خەڵک قرار دەدەن ئاخۆ ئەو ئیشە جوانە یان باش نییە ئیدی لێ دەمەوێت بە ینی زۆر بە جوانی ئیشی لە بۆ بکەم و نامەوێت پەلەی لێ بکەم و بە دڵنیاییەوە ئەکید ئیشی خۆم دەبی ئینشاءالله بە هیوای سەرکەوتن اینجا بەر لەوەی کە کۆتایی بە چاوپێکوتنەکە بێنم ئەمێ بزانم کە ئەو شوێنە جوانەی ئەم کلیپی تیاکراوە کوێیە و با بڵم شکاری دەرهێنان و ئەوەش کێ بۆی کردووە؟ بەڵێ کاری دەرهێنان وەکوتم گروپی سات گروپ کردیتیان کاری بەرهەمهێنانیان کرد و زائیدەن شوێنەکەش کافەیەکە لە هەولێرە زۆر کافەیەکی جوان و خۆشە کافەی لە دەفە زۆر زۆر سپاسیان دەکەم کە ڕێگەیاندا ئەو کلیپە لەوێن بەرهەم بهێنین بەو هیوایی کە بە دڵی هەموو بینەرانبی زۆر زۆر سپاس خات و دەروون خات و ڤالاگیان زۆر زۆر خۆشحاڵ بووین بەو هیواین کە دایندەیەکی زۆر نزیکە بەرهەمی نوێ و بە دەنگە تایبەتەکەت بتانی خزمەت بە
گۆرانی موزیکی کوردی بکەیت و بتوانین لەگەڵم گروپەش بەردەوام بی و بە ستایلە جیاوازەی خۆت هەمیشە بەردەوام بی و کاری نوێ پێشکەش بە گوێگرانە بکەیت. زۆر سپاس خات و دەروون، زۆر سپاس لە بۆ جەنابەت و لە بۆ ستافی و پرۆگرامە جوان و لە بۆ ستافی کەناڵەکە و بەجددی مای خۆشحاڵیە کە کورسات لە سەرەتای دامەزراندیەوە هەتاوەکو ئێستاش بە شێوەکی بەردەوام خزمەتی هونەرمەند و گەنج و نەک هەر تازە هونەرمەندەکان بەڵکو هونەرمەندە کۆنەکانیش بەردەوام لە خزمەتی هونەردا بووە. زۆر سپاسی کورسات دەکەم، کەناڵی کورسات دەکەم لە بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە جوانە. زۆر مەمنون. سپاس بۆ خات و ڤالا سەردار کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون.